سەرتەک دەکەوێتە نێوان شاخەکانی بەمۆ و خۆشک لە ڕووی داریەوە سەر بە ناحیەی مەیدانە و ناوچەیەکی هاوینە هەوارە و هەنجیر بەرهەمە بە ناوبانگەکەیانە. وڵای مجەپیمان هەیە، زەردەمان هەیە، سووریشە سورە و ڕەشوایی ئەم سێ نوعمانەیەمە. بەڵا هەنجیر وە پێی تەڵەبات ئەویان بۆ سلێمانی، بۆ بەغا ئەڕوات، بۆ کەلارە ڕوا، بۆ دەربەنی خان، بۆ هەموو شوێنی نێرینێمە وە پێی تەڵەبات. تەلەفۆنوان بۆکەن 50 کیلۆ 100 کیلۆ کەمتر زیاتر ئەینێرین. هەنجیرەکەیان بە مجێفی یان ڕێژاوی بەناوبانگە. خواستێکی زۆری لەسەر و تامێکی تایبەتی هەیە. لەسەر داواکاری پێش وەختەش دەنێردرێت بۆ کڕیارەکان. ئەمە پێڵێن هەنجیرە مجەفی هەنجیرە ڕێژاویە لە منتیقەی بناری بەمە بەناوبانگە سەرتەک. هەنجیرێکی شیرینە، تایبەتمەندێکی خۆی هەیە. سەرتەکی هەنجیری سەرتەک لە بناری بەمە جیاوازە، لە هەموو هەنجیرەکانی تر جیاوازە. پونگە لە بنی هەر هەنجیرەکە بێ ئەو هەنجیرە زۆر خراپیان زۆر چاک جوانە. بە حیاتی هەنجیرە خراپ نابێ. زانی فێنکە شوێنی سێوەری چاکە بۆ هەنجیر، بەڵام میساڵ گەرماکە بوو ئەوەی سێبەر بێت هەنجیرەی سێبەری نییە کە عەدەلەت خۆی سروشتی هەنجیر وایە گەڵاکانی پانە خۆی داپۆشێ، بەڵام ئەبێت لە چواردەورەوە مەسەنداری بۆ بکەی بۆی گەڕە لێ نەدا. هەرچەندە بەرهەمی هەنجیری سەرتەک زۆر نییە، ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵی و نەخۆشیەوە زیاتر لە نیوەی لە ناوچووە. 50 زیاتر خراپ بوو لە چاو پارە 50 کەمی کردی ئیبادەی کردی ئەو شیرینە و وشکە و گەرما و گەڕێژ لێدا ئەوانەی تەسی زۆر کردی لێ ئەوانە خراپی کردی. بەس پارمان ماشەڵڵانجی پارمان زۆر جوان ئەمساڵوانی. بەرهەمە خۆماڵیەکان کەمن و خواستی زۆریان لەسرە. شێوازی بەرەمێنانیان بە شێوەی کۆن بەردەوامە و پیشەسازی کچوکاڵی دەستی نەگەیشتوێتە ناوچەکە پەرە بە چەندێتی بەرهەمەکان بدات. ڕێبین محەممەد، شارپرێس، سەرتەک.